سڵاو هاوڕێیان بابەتی یاخود مەلەفی ئەپستین بە کورتی چەند سەرنجێکی بەیانتان باز دەکەم. هەڵبەت جیفری ئەپستین بە ئەسڵ جوولەکەیە لە بەرچاوێک لە ئەوروپاوە هاتوونە. ئەپستین کەواتە ئەپشتاین ناوێکی ئەڵمانیا و شارۆچکەیەکی بچووکە لە ئەڵمانیا. ئەپشتاین پاشناوەکەی ئەوەیە دیارە باپیریان بابی لە ئەڵمانیاوە چووە ئەمریکا. گرنگ وەک بۆ هەموو دیاراوە بوو دەستگایەکی مخابراتی ئیشی کردووەوەتە موساد و هاوکاری بوونە تا گەشتنە ئەم مەرحەلەی کە ئێستا شتەکان بڵاو دەبێتەوە. هەڵبەت بوو هەمومان ئاشکرا بوو ڕووی ئەو دیوی ئەو کەسانەی کە ئەم هەموو وڵاتە زلهێزانە بەڕێوە دەبن، ئەو هەموو سەرمادارەکە ڕووی ئەو دیوی ئەوان چەند ناشرینە، چەند قێزەوێنە، چەند شتی خراپیان کردووە. ئەمە شەرێکە بینی دەوڵەتی قۆڵی ئەمریکا، بینی ئیسرائیل، بینی سەرۆکاتی ئێسەی ئەمریکا. هەرچەندە شەڕەکە لێرە کوتای نهاتووە، چونکە ترامپیش هەڕەشەی کردووە کە مەلەفی جونێف کەنەدی ئاشکراکە کێ دەستی هەبوو لە کوشتنی، هەڕەشەی کردووە. هەروەها مەلەفی 11 سپتێمبەریش ئاشکراکە کێ دەستی تێدا هەبووە. دیارە ئەمە یاریەکە زۆر گەورەیە، شەڕەکە شەرێکی زۆر گەورەیە بینی خۆیانە، بینی زلهێزەکانە دەستیان داوە بەو مەلەفە سریانە. ئەو مەلەفە سریانە زۆر گرنگە بۆ ئەوان کە کاری لەسەر دەکەن. هەڵبەت بابەتی ژن و سێکس و ئیتر ئەم بابەتە کە هەموومان بینی چۆنە خاڵێکی زۆر گرنگە لە دەستگای مخابرەتەکانی جیهان بەکاری دێن دژی یەکتر. هەروە لە وڵاتانی ئێمەش ئەوان بە شێوازێکیان کردووە، لە وڵاتە بچووکەکان بە شێوازێکی تر دەیکەن. دەبینین لە کوردستانیش حزبەکانی خۆمان ئەو بابەتەی ژن و سێکس و ڤیدیۆ و ڕەسم و دەنگ لەسەر یەکتری دەگرن و ئیختیساسکردنی یەکتری، و ئەوە چەکێکی کۆنەی تازە نییە کە بەرامبەر یەکتری بەکاردێنن و دەستگای مخابرەتەکان بەرامبەر یەکتر بەکاردێنن. هەڵبەت ئەم مەلەفە ئەبێ ئێمە زۆر وەریابین لەبەر ئەوەی زۆر وێنەی فەیک ئێستا بڵاو دەبێتەوە، زۆر وێنەی فەیک. هەر کەسێک هەستاوە شتێک دروست دەکات لە مەلەفی ئەپستینە یان مەلەفی ئەپشتاینە، ڕاست نییە. زۆر شتی فەیک، زۆر هێزی سیاسی هەن یان دەستگای مخابراتی هەن ئەم شتە بۆ خۆیان دەقۆزنەوە شتی تر بڵاو دەکەنەوە کە ئەسڵ ئەساسی نییە و دەیانەوێت شتەکە بە لای خۆیان دەبن. تکاتان لێ دەکەم زۆر وریابن، بڕۆن لەسەر ماڵپەڕی وەزارەتی دادی ئەمریکی، هەموو شتی تێدایە، دەتوان خۆتان سەیریکەن. باوەڕ بە هەموو وێنەیەک نەکەن، باوەڕ بە هەموو هەواڵێکیش نەکەن. چەندی شتم بینیوە ئەم چەند ڕۆژە بە دواشوونم کردووە، چوومەتە ناو مەلەفەکان، لێم داوە کە ئەمە ڕاستە یان ڕاست نییە، بە چەت جیپیتیم داوە ڕاست نییە، زۆر درۆ دەرچووە. شتی زۆر خراپیان کردووە، زۆر قەزاوانیان کردووە. بەڵام وەک وتم هەندە شت ئێستا بڵاو دەبێتەوە کە ئەسڵەن پەیوەندی بەم بابەتەوە نییە و دەیانەوێ یان بەزانەبوون یان بەکارهێنان یان بابەتە شتەکە بیگۆڕن و بیکەنە بابەتێکی تر تا ئاخیری خەڵک بڵێ کە هەمووی درۆیە و ڕاست نییە و خەڵک بێهیوا بکەن. هەڵبەت هێزی بەرامبەر ئەمانە کە ڕووسیاسینە ئەوڵ دەدا شت بکە بەرامبەریان و شتی فەیک بڵاوکەتەوە. هێزە ئیسلامیەکان هەنا ئەم شتانە دەکەن. هەرچەندە بینیمان کە لەناو ئەو ناوانە شێخی عەرەبی تێدا، شێخی عەرەبە بۆ کچەکەی پێشکەش کردووە، ناوی کەسانی زۆر گرنگی جیهانی تێدایە. مویم ئەم مەلەفە هاوڕێیان باوەڕ بە هەموو شتێک نەکەن، هەموو شتێک کە بڵاو دەبێتەوە ڕاست نییە. بڕونە سەرچاوە ئەسڵیەکە کە وەزارەتی دادی ئەمریکیە، لەوێ هەموو شتێک هەیە. تکاتان لێ دەگەم باوەڕ بە هەموو شتێک نەکەن. ئەوانی کە ئێستا بڵاو دەبێتەوە ئەمە شەڕێکە، بیانەوێ ڕاستی و درۆ تێکەڵ بکەن، ڕەش و سپید تێکەڵ بکەن و شتەکەوای لێ بکەن لە بەرچاوی خەڵکی تر
کەس نەزانێ بابەتی ئەسڵی کەس چییە و چی بووە. بەگشتی وەکوتم ئەمە ڕووی بێزەوەنی پیسی ڕەشی ئەو دیوی ئەو کەسانە دیاکەت کە ئێستا باڵەدەستن لەم جیهانە، چ دەوڵەمەندەکان چ سیاسیەکان. ئەمە حەقیقەتێکە. ئیتر لەسەرەوە تا خوارەوە، لە ئەمریکاوە تا هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستانی شتمان ئەم شتانە زۆرە. ئەگەر مەلەفەکانی ئەمان هەرچەندە هەندێکمان ئاشکراکردن بە گوڕەی ئەوان فەرقیان نییە. مەسەلەن مەسعود بارزانی خۆت باش دەزانی کە برایەکت کچێکی لەژێر 18 ساڵ 16 ساڵ بوو 15 ساڵ بوو بارزانی بوو، ئەو کچە نەخۆش بوو، یعنی عەقلی تەواو نەبوو. ئێمە پێ دەڵێن بەداخەوە کە قسەش دەکەم شێت، بەڵام ئیتر نەخۆش بوو، بردی زگی هەبوو، کوشتیان و فرەیاندا. هیچ ئەو تاوانانەی براکەی تو کردووە لە تاوانەکانی ئەپستین کەمتر نەبووە بەرامبەر خەڵکی خۆی. بە حەجمی خۆی کردوێتی، بەڵام ئەگەر بەراوردی بکەی فەرقی نییە. شتی خراپترتان کردووە. ئیتر ئەمەیە ئەوانەی لە دەسەڵاتن بەداخەوە بۆمان دەرچوون کەسانێکی بێوجدانن، نەک هەموویان زۆربەیان بێوجدانن، کەسانێکن هیچ نابینەوە جگە لە دەسەڵات چۆ بخنە دەستیان پارە وەرگرتن، تەعەدا، زوڵم تا ئەخیری. هیوادارم ئاورەیان ئێمە هەمومان ئەم بابەتەی ئەم مەلەفەی ئەپستین بە عەقلانەوە سەیری بکەین، نەک بە عاتیفەوە. ئیتر هەرچی هاتە بەردەممان و بەرچاومان و بیبین و سەیری بکەین و باوەڕی پێ بکەین. سوپاستان دەکەم.